بەماوەی ئایاری هەموو ساڵێک رووسیا ئاهەنگی ڕۆژی سەرکەوتن لە جەنگی دووەمی جیهان دەگێڕێت. بۆ ئەم ساڵ یادکردنەوەی ئەو ڕۆژە جیاوازترە چونکە سوپای رووسیا لەگەڵ ئۆکراین لە جەنگدایە و جیهانیش چاوەڕێی ئەو وتارەیە پوتین لەو ڕۆژەدا پێشکەشی بکات. لە مەیدانی سوور لە شەقامەکانی مۆسکۆی پایتەخت ئامادەکاری بۆ نمایشێکی سەربازی گەورە دەکرێت. ئەو ڕۆژە ڕۆژێکی نیشتیمانی گەورەیە لە رووسیا و شووی ڕەسمی ڕاگەیەنراوە. وەزارەتی بەرگری رووسیا ڕاگەیاندووە زیاتر لە 11,000 سەربازی رووسی و 131 یەکەی سەربازی و 77 فڕۆکە و چەندین کەلوپەلی سەربازی و چەکی خورس لە چالاکیەکانی ڕۆژی سەرکەوتن بەشدارن. ئەم ساڵ یادکردنەوەی ڕۆژی سەرکەوتن لە رووسیا جیاواز دەبێت چونکە رووسیا لەگەڵ ئۆکراین لە حاڵەتی جەنگدایە و پێشبینیش دەکرێت ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا وتارێکی جیاوازی هەبێت و سەرکەوتنی سوپای وڵاتەکەی لە جەنگی ئۆکراین یاخود چڕکردنەوەی ئۆپەراسیۆنەکانیان لە خاکی ئۆکراین ڕابگەێنێت. چاودێرانیش دەڵێن بەو پێی ڕۆژی سەرکەوتن بۆنەیەکی گرنگە لای ڕووسەکان پوتین هەوڵ دەدات سوود لەو ڕۆژە وەربگرێت و ناونابانگی خۆی باشتر بکات. هەر بۆیە جیهان چاوەڕێی ئەو وتارەیە کە پوتین بڕیارە لەو ڕۆژەدا پێشکەشی بکات. ڕۆژنامەی نیویۆرک تایمزیش بڵاوی کردوتەوە رووسیا شکستی هێناوە لە بەدیهێنانی ئامانجەکەی و ئەنجامدانی نمایشی سەرکەوتن چونکە لە ماوەی زیاتر لە 2 مانگدا نەیتوانیوە کێڤی پایتەختی ئۆکراین کۆنتڕۆڵ بکات و لە چەند ناوچەیەکیش پاشەکشیان پێکراوە. چەند لێپرسراوێکی ئەمریکیش ئاماژە بۆ ئەوە دەکەن رووسیا جەنگەکەی دۆڕاندووە و نەیتوانیوە ئاهەنگی سەرکەوتن لە کێڤ بگێڕێت. 77 ساڵ پێش ئێستا رووسیا لە جەنگی دووەمی جیهانیدا بەسەر ئەڵمانەکان سەرکەوت و ساڵانە ئامادەکاری دەکرێت بۆ زیندووکردنەوەی ساڵیادی ئەو ڕۆژە و لەو ڕۆژەدا ڕووسەکان ئاڵای یەکێتی سۆڤێت بەرز دەکەنەوە.